ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەولێر و شارە جیاوازەکانی کوردستان و عێراق بەشداریان لە ماراسۆنێکدا کرد کە بۆ هاوکاریکردنی نەخۆشەکانی شێرپەنجە ڕێکخرابوو. ماراسۆنەکە بڕینی 3 کیلومتر بوو لە شەقامی کەرکووک دەستیان پێکرد بۆ بەردەم نەخۆشخانەی نانەکەلی. پەیاممان بۆ هەموو خەڵکی کوردستان و هەولێر و هەموو جیان ئەوەیە بە هەموو لایەک بە هەموو شێوەیەک بە هەر ڕێگەیەک بتوان یارمەتی ئەو نەخۆشانە بدەین کە بەڵکو بتوانن نەک بۆ چارەسەری بەڵکو بۆ کەمێک یارمەتی دان و پاڵپشتیان زیاتر یارمەتیان دێن و درێژە بە ژیانیان بدەن و بەڵکو ئەگە بەرەو چارەسەریش بێ ئەوە شتێکی چاکتر و باشترە بۆ هەموو لای. بەشێک لەو کەسانەی کە لە ماراسۆنەکەدا ئامادە بوون کەم ئەندام بوون دەڵێن بۆ کارێکی ئینسانی لەسەر هەموو لایەک پێویستە بەشدار بێت و هاوکاری نەخۆشەکانی شێرپەنجە بکات. یەکێک لەو کەم ئەندامانە لە شاری بەغداوە هاتووە بۆ هەولێر تا بەشداری ئەم ماراسۆنە بکات دەڵێت. ئێمە پێوان خۆشە هەموو بەشداروانی مەراتۆن هەن بدەین تا پشتیوانی لە پرۆژە خێرخوازیەکانی وەک شێرپەنجە بکرێت. منیش بە خۆم وەک نەخۆشێکی شێرپەنجە پێم خۆشە پشتیوانی بۆ نەخۆشەکانی شێرپەنجە دەربکەم. لەلایەکی تر بەڕێوەبەری ڕاگەاندنی نەخۆشخانەی نانەکەلی بەم شێوەیە باسی ماراسۆنەکە دەکاتن و هاوکاریکردنیان بۆ نەخۆشخانەی شێرپەنجە. هێستا بە سازدانی ماراسۆنێکی 3 کیلومتری بۆ ئەوەی بتوانین هاوکاری پاڵپشتی بۆ نەخۆشانی شێرپەنجە خڕ بکەین و بە تایبەتی ئەم جۆرە ماراسۆنانە ئەوەیە دەتوانین لە ڕێگای ئەو هاوکاریان کە خڕ دەکرێت دەتوانین پاڵپشتێک و هاوکاری نەخۆشەکان بکەین لە ڕووی معنەوی لە ڕووی مادی بتوان ئەو پارێکە خڕکرێتەوە هاوکاری بتوان ئەو دەرمانێک کە پێویستە بۆ نەخۆشانی شێرپەنجە بیکرم بتوانین کەمێک لە ئازارەکان شەکر بکەینەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.